زۆر خۆشحاڵم کە توانی مندڵی خەڵکی وەڵەبجە شاد بکەین بە ئاهەنگێکی خۆبەخشی میلی کە بە 5 گۆرانیبێژی میلی هاتوین بەشداریمان کردووە بە خۆبەخش. بەڕاستی زۆر شادم کە لێرە چاخانەیەکی کلتوری کراوەتەوە بە ناوی ئەحمەد شەماڵ. ئێمە لەگەڵ خانەوادەی ئەحمەد شەماڵ و چەند گۆرانیبێژی کلتوری میلیە ڕوومان کردە ئەم شارە و ئەم یاوەڕێمان پڕ کرد لە گۆرانی مۆسیقا. توانیمان بۆ سەعاتێک 2 سەعات دڵتەنگی و تەنگیژە و قەیرانەکان لە بیری خەڵک بەرینەوە. Nerede pencere? ئەمە گشتی بالەیە ئەوروپیە، نیوداشی تێە و تازەشی تێیە، هەنێکی بەکار هاتووە. ئەم مارکانە گشتی مارکەی ئەوروپیە و هیچ سەنعەتێکی سینی تێ نییە و مارکەکانی لە مارکەکانی بازار باشترە و خەڵک زۆر حەزی لەم شتان لەم مەوادانەیە لەبەرەوەی ئەسڵا خەڵکیش بە دوای گران و هەرزانیە ناگەڕێ، خەڵک چی شتێ باش بێ ئەوە ئەکڕێک. خەڵکێکی زۆر ڕووەکاتە سەر ئەم دوکانانەی سەر ڕێگای سلێمانی. شتەکانیان زۆر زۆر چاکە و هەمووی مارکان و هەندێک لێرە هەیە لە بازار دەست ناکرێت ئەو شتانە نییە. زیاتر شتەکانشان گونجا و خەڵک زۆر تاالبی ئەم ئەشیانەیە لەبەرەوەی ئەمریشان درێژ ئەو شتانەیەکردی زۆر ئەسڵین زۆر چاکن. Стараюсь часто сюда приходить, потому что это потрясающее место. Сюда приходят от мала до велика. Умеют люди танцевать, не умеют, неважно. Знаете, всех объединяет одно – это танец. Это не передать словами, это нужно почувствовать, прочувствовать внутри себя, станцевать хотя бы один танец. И тогда ты поймешь, что на самом деле все мы едины. Люди приходят, людям нравится, это бесплатное мероприятие, поэтому люди должны как-то отдыхать, все-таки очень хорошо. В первую очередь мы танцуем для души.